دوو بەیاننامەی کە دەری کرد لە کاتی پەسەندکردنی بودجە و ئەم ڕوونکردنەوەی کە دوێنێ بڵاو کرایەوە هەر هەمویان زۆرێک لە شپرزیان پێوە دیارە وا هەست دەکرێت کە حکوومەت هەرێمی کوردستان مامەڵەیەکی سیاسیانە لەگەڵ یاسای بودجە دەکەن نەک مامەڵەیەکی یاسایی و منطقی گەرنە هیچ بەڵگەیەکی منطقی و یاسایی بەدەستەوە نییە کە بڵێ ئەم یاسایە زیانی بۆ هەرێمی کوردستان هەیە بە بەراورد لەگەڵ یاسای بودجەی ساڵی 2016 یان 2015 یان ساڵەکانی ڕابردوو بە پێچوانە ئەگەر جێبەجێ نەکەن یعنی ئێستا نانەوێ یاسای بودجە جێبەجێ بکەن چونکە بە جێبەجێبوونی یاسای بودجەی عێراقی بۆ ساڵی 2017 کۆمەڵێک بەرژەوەندی تایبەت دەکەوێتە مەترسی کۆمەڵێک بازرگانی نەوت کۆمەڵێک بازرگانی سیاسی کە نزیکن لە حکوومەتیان لە ناحکوومەتدانە و سوودمەند یەکەمن لە بازرگانیکردن بە نەوت هەر لە قۆناغی دەرهێنانی هەتا قۆناغی بە بازارکردنی هەتا قۆناغی گۆڕینەوەی دۆلار بە دینارەکەی کۆمەڵێک کۆمپانیای تایبەتی کۆمەڵێک کەسایەتی کە شەو دەنون و بەیانی لە خەوەڵ ئەستن ڕەسیدیان بە ملیۆنەها دۆلار زیادی کردووە ئەمانە مەترسی دەکەوێت سەر بەرژەوەندیەکانیان ئەو شتانیان لە دەست دەچێت بەڵام ئەم لە بەرژەوەندی بەرپرسانی هەرێمی کوردستان بووە کە نەوت سەر بەخۆ بفرۆشن هەروە لە بەرژەوەندی حکوومەتی حەیدەر عەبادیش بووە کە هیچ ئیلتیزامێکی نییە بەرامبەر هەرێمی کوردستان نەپارە بۆ فەرمانبەر بنێرین نە بۆ پێشمەرگە بنێرین هیچ مەسرەفێک لە کوردستان بکە